یەکڕێزی کورد ئەو دروشمەی زۆرترین کات ئەو لایەنانە تێکی دەدەن کە لە هەمان زیاتر بانگەشەی بۆ دەکەن. لە چەند ساڵی ڕابردوودا هەر یەکە لە پارتی و یەکێتی وەک دوو حیزبی دەسەڵاتداری هەرێمی کوردستان کە سەر جەمجومگەکانی ئەم هەرێمەیان لە ناوە و دەرەوە بەدەستەوەیە زۆرترین کات دروشمی یەکڕێزیان داوە بەگوێی لایەنە سیاسیە کوردەکانی دیکەی دەرەوەی خۆیان. بەتایبەت بۆ دانووسانەکانی بەغداد هەمیشە لە دوای هەر هەڵبژانێکی نوێی ئەنجومەنی نوێنەران ئەم دروشمەیان زەق کردوتەوە تاوەکو هیچ لایەنێک نەتوانێت لە دەرەوەی خۆیان گفتوگۆ لەگەڵ لایەنە عێراقیەکان بکات. لە بەرامبەریشدا خۆیان هەر کات بەرژەوەندیەکانیان دەستەبەر بوو بێت ئەوە یەکەم لایەن بوون کە ئەو یەکڕێزیان شێواندووە. لە نوێترین نمونەشدا پارتی دیموکراتی کوردستان کە زۆرترین بانگەشە بۆ یەکڕێزی کوورد دەکات دوێنێ بەبێ لایەنە کوردەکانی دیکە بەشداری هەڵبژانەکانی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی کورد و ناوەناوەش باز لەوە دەکرێت کە پارتی دیموکراتی کوردستان لە بەرامبەر کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدێکی دەبێت و بەبەشبوونی دوو کاندیدی کورد لە یەک کاتدا و بۆ یەک پۆست نمونەیەکی زەقی پێشێلکردنی ئەو یەکڕێزیە دەبێت کە بانگەشەی بۆ دەکەن. ئەوەی جێی سەرنجە دوو لایەنە دەسەڵاتدارەکەی کوردستان هەر کات بیانەوێت باز لە یەکڕێزی دەکەن و هەر کات بەرژەوەندەکانیشیان لە پەرتەوازەییدا بەرجەستە بوو بێت یەکڕێزیەکە تێک دەدەن و دواتر دەکەونە تۆمەتبارکردنی یەکتر بەوەی هەر یەکەیان چۆتە پاڵ بەرەیەکی دیاریکراو. لە ئێستاشدا پارتی و ڕاگەیاندنەکانی یەکێتی بەوە تۆمەتبار دەکەن کە چوونەتە بەرەی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان کە نزیکە لە ئێرانەوە. بەرەی پارتی و موقتەدا سەدر و سوننەکانیش کە دەوترێت لە ئەمریکاوە نزیکترن لە ئێستادا زۆرینەیەکی پەرلەمانیان لە ئەنجومەنی نوێنەران دروست کردووە کە تەنها یەک لایەنی کوردی تێدایە و گفتوگۆکانی پێکێنانی ئەو بەرەیەش تەنانەت بەر لە یەکلابوونەوەی ئەنجامی هەڵبژانەکان و پەسەندکردنی ئەنجامەکان لەلایەن دادگای باڵاوە دەستی پێ کردووە لە پێناو دابشکردنی پۆستەکاندا. بەڕای چاودێرانیش ئەمە جگە لە پەرتەوازەکردنی دەنگی کورد لە بەغدا دەرەنجامی چاوەڕوان نەکراویشی بۆ سەر هەرێمی کوردستان دەبێت. بەو پێی بەرەی بەرامبەر خاوەنی گروپی چەکدارین و ڕەنگە لە داهاتوودا مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان دروست بکەن. بانگەشەی دەسەڵاتدارانی هەرێم بۆ یەکڕێزی لایەنە کوردیەکان لە بەغداد لە کاتێکدایە بۆ چەندەمین جارە خۆیان لە بەرامبەر وەرگرتنی چەند پۆستێکی زیاتردا خیانەت لەو دروشمە دەکەن. لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتیش چەندین جار ئامادەییان بۆ یەکڕێزی دەربڕیوە بەڵام دەڵێن پێویستە و یەکڕێزیە سەرەتا لە هەرێمی کوردستانەوە دەست پێ بکات و کورد لە ناوخۆی هەرێم یەک بێت تاوەکو یەکڕێزی لە دەرەوەی هەرێمیش ڕەنگ بداتەوە.